سوودانی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە پەیامێک ئاراستەی تەیب سامی دەکات. وەزیری بەرگری تورکیا دژی هێزێکی کوردی لە ڕۆژاوای کوردستان پێشنیازێک دەداتە ئەمریکا دوای پشتیوانی لە یەکێتی بۆ پارێزگاری کەرکووک هەلبووسی هەوڵێکی دیکە بۆ وەرگرتنی سەرۆکی پەرلەمان دەست پێ دەکات. ئەندامێکی لیژنەی ئابووری لە پەرلەمانی عێراق زانیاری لەبارەی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم و ناردنی موچەی مانگی حەوت ئاشکرا دەکات. سۆران عومەر ئەندامی لیژنەی ئابووری لە پەرلەمانی عێراق ڕاگەیان سوودانی داوای لە وەزیری دارایی کردووە پارەی موچەی مانگی حەوت سەرف بکات و وەزیری داراییش وەڵامی سەرۆک وەزیرانی لەو بارەیەوە داوەتەوە و داوای کردووە خۆی وەکو سەرۆک وەزیران بەرپرسیارەتی ناردنی موچەی هەرێم هەڵبگرێت. ناوبراو دەژڵێت کێشەی لیستەکانی موچە جددی و حەقیقیە و پڕە لە کەم و کوڕی و تا ئێستاش وردبینی بەردەوامە و کۆی گشتی پارە بۆ موچەی تریلیۆنێکی تێپەڕاندووە. ئەمەش لە کاتێکدا سەرچاوێک لە بانکی ناوەندی عێراق لقی هەولێر ڕایگەیاندووە پارەی پێویست بۆ موچەی مانگی حەوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەستە و چاوەڕێی فەرمانی تەیب سامی وەزیری دارایی عێراقین بۆ خەرجکردنی موچە. یەشار گولەر وەزیری بەرگری تورکیا لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا سەبارەت بە پێدانی سیستەمی بەرگری ئاسمانی بەیەپەگا لەلایەن ئەمریکاوە ڕایگەیان لە سووریا هەر لە سەرەتاوە شتێک بە ناوی پێدە و یەپەگەوە بوونی نەبووە بە گشتی پەکەکە خۆیەتی ئەمە شتێک نییە کە تێینەگەین. وەزیری بەرگری تورکیا ئاماژەی بەوە کردووە دۆستەکانمان پێمان دەڵێن پێویستمان بەهێزە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. من بەڕاشکاوانە پێشنیازێکم بۆ دۆستە ئەمریکیەکانمان کردووە و پێم وتون بەڕاستی دەتانەوێت شەڕی داعش بکەن؟ وتیان بەڵێ. منیش وتم کەواتە پێویستان بە چەندە هێزی سەربازی بێت ئێمە پێتان دەدەین، بەڵام بێدەنگ بوون و هیچ شتێکیان نەوت. پێم وتن ئێمە هاوپەیمانی ناتۆین، بەڵام ئەوەی دەکرێت پێمان وایە یاریە بە عەقڵی ئێمە دەکەن. بەبێ حەزم و سیادا پارتی تەقەدوم و پێنج پێکاتەی دیکەی سوننەکان گەورەترین فراکسیۆنی سوننەکانیان پێکێناوە بۆ ئەم مەبەستەش کاندیدێکی نوێ پێشکەش دەکەن لە بەرامبەردا هەردوو هاوپەیمانی عەزم و سیادا پشتیوانی خۆیان بۆ کاندیدکردنی مەحموود مەشهەدانی دووپات کردوتەوە. جێی باسا پارتی تەقەدوم لەگەڵ پێنج هێزی دیکەی پێکاتەی سوننە هێشتا سوورە لەسەرەوەی هەر خۆی خاوەنی زۆرینەی سوننێ و پۆستەکە مافی ئەوانە بۆ ئەوەش داوای هەموارکردنی پەیڕەوی نێو خۆی پەرلەمان دەکات تاوکو کاندیدا نوێیەکەی پێشکەش بکات و ئەو گرێ کوێرە بکرێتەوە. بەڵام بەرەکەی دیکەی سوننەکان و لایەنە شیعەکان بەدەم داواکاریەکانی تەقەدومەوە ناچن، ئامادەنین ئەم مادەیە هەموار بکەن کە ڕێگە بە کاندیدکردنی ناوی نوێ دەدات بۆ سەرۆکی پەرلەمان. ئەم هەنگاوە نوێی هەلبووسی لە کاتێکدایە کە لە سەرەتای ئەم هەفتەیە پشتیوانی یەکێتی کرد بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک بە بڕوای چاودێرانەوە بەشێکە لە هاوپەیمانێتیەکی فراوانتر مەرجی هەلبووسی بۆ پشتیوانی کردنی کاندیدەکە یەکێتیەوە بووە کە پشتیوانی کاندیدی ئەوان بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی پەرلەمان بکەن. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.